کوردستان لەژێر ڕەحمی کوڕ و کچی بەرپرساندا سڵاوتان لێبێت. ئێرە کوردستانە، کۆمەلگەی بەرپرسە تێرنەخۆر و کوڕ و کچە مشەخۆرەکانیانە. ژیانێکی شاهانە و باشترین ئۆتۆمبیل، باشترین شوقە و خانۆ، لە باشترین قوتابخانەی وڵات دەخوێن و بۆ زانکۆش کام وڵات زانکۆی باشی لێیە دەچنە ئەوێ. هەر ئەوەش نا، ساڵانە چەند گەشتێک دەکەن و لە خۆشترین وڵاتی دنیاوە وێنە و ڤیدیۆکانیان پیشانی گەنجە خێر لە خۆ نەدیوە دانە مەزراوەکانی نیشتیمانمان دەدەن. دیسانەوە هەر ئەوەش نا، ئێستا جیاواز لەم ژیانە شاهانەیە هاتوون و دەیانەوێت ژیان لە گەنجە ئیشکەر و ماندووەکانی وڵات بسەنەوە. ئەو گەنجانەی کە شەو تا بەیان بۆ تەنها 15,000 دینار ئێشک دەگرن و لەبەر گەرمە و سەرمادا کار دەکەن. دەیانەوێت ئەو شەرعیەتەی باوکیان پێوەی دەنازێت و چەند ڕۆژێک چەکداری و پێشمەرگایەتی بە تەمەنێک خۆشگوزەرانی بە میلەت دەفرۆشنەوە. ئەوانیش هەمان قەوان لێ دەدەنەوە و لەبەر ئەوەی باوکیان بەناو بەرپرسە ئەمان هەرچی بیانەوێت دەبێت بیکەن. سەرنج بدەن لە هەرێمێکی چوار پارێزگاییدا ناتوانین دڵنیابین لە ژیان و مانمان بۆ تەنها یەک ڕۆژ بەهۆی ترسمان لە کوڕی بەرپرسان، چونکە ئەوان چەک بەدەست و خاوەنی پاسەوان و ئۆتۆمبیلی جامڕەشی مۆدێل بەرزن. کوڕی بەرپرسێکی باڵای حیزبێکی دەسەڵات دەستدرێژی دەکاتە سەر کچێکی مرد منداڵ کە پۆلیس پێی دەزانێت باوکی دەبێتە شیفاعەتکاری و کەسوکاری کچەکە ناچار بە هەڵهاتن بۆ شارێکی تر دەکات. کچی بەرپرسێکی دیکەش لەبەرەوەی قسەی ئەفسەرێکی بەدڵ نەبووە هێزێکی گەورەی بۆ دەجوڵێ. شەوتا بەیان خەو لە چاوی شارێک دەتۆرێنێت و کەسیش نەیزانی کێ خەتابارە و کێش لەسەر حەقە. لەلایەکی ترەوە کوڕی بەرپرسێکی تری باڵای حیزبێکی دەسەڵات بە ڕۆژی ڕووناک فەرماندەیەکی ئەمنی شار دەداتە بەردەستڕێژی گولە و کەسیش لە گوڵ کاڵتری پێناڵێت و بە سوڵحی ئەشایری کێشەکەی بۆ چارەسەر دەکەن. دیسانەوە کوڕە نازداری بەرپرسێکی تر لەگەڵ مەفرەزەیەک لە پاسەوانەکانی باوکی گوایە چەکی نوێیان تاقی کردوێتەوە ئاگر لە پوش و پاوانی گوندێک بەردەدەن و تەواوی دار و درەخت و گژ و جیای گوندەکە لەناو دەبن. دیسانەوە ئەم جارەش هەر سوڵحی ئەشایری و لەبەرکردنی قاتێکی کوردی لەلایەن باوکیەوە دەبێتە ڕزگارکەری لە تاوانەکە. ئەمانە بەشێک لە ڕووداوەکانی ساڵی ڕابردووی هەرێم بوون. لە هەفتەی ڕابردووشدا کوڕی یەکێک لە بەرپرسە حیزبیەکان لە درەنگانی شەودا و لە کاتی ئەرکی فەرمیدا کوڕە هەژارێک دەداتە بەر پیشەک و دەیکوژێت. هەر چەند ڕۆژێک دوای ئەوە لە بەیانیەکی زوودا و لە سەرەی نانکڕیندا کوڕی بەرپرسێکی سەربازی وەستای نانەوەکەی داوەتە بەر پیشەک و برینداری کردووە. ئەمە دەیسەلمێنێت درەنگانی شەو بێدیان بەرەبەیان کوڕی بەرپرسەکان هەمیشە دەستیان لەسەر چەکەکانیان ئامادەیە و کەی دۆخەکەیان بەدڵ نەبوو بەکاری دەهێن. هەموو ئەم تاوانانە دەکرێت و کەسیش سزای خۆی وەرناگرێت، بەڵام کوڕە هەژارێک لەسەر بچووکترین تاوان ئەگەر هەی بێت دەدرێتە دادگا و چەندین ساڵ لە کونجی زیندان دەمێنێتەوە بە ناوی سەروەری یاساوە. خێرە یاسا بۆ هەژاران سەروەرە و بۆ دەوڵەمەند و کوڕە بەرپرسان حساب بۆ نەکراو. تۆ بڵێ ئەوانەی خۆیان بە بەرپرس دەزانن لەم وڵاتە شەرم نەکەن لەم دۆخە؟ ئاخۆ کەی دەتوانن
دەستی کوڕ و کچی بەرپرسان بگرن ئەوانەی ژیانیان قۆرق کردووە بۆ خۆیان چیدی ڕێگە نەدرێت ژیان لە کوڕە هەژارێکیش حرام بکەن. من ئەمڕۆ داوانم بیر بوو. ئێوەش چیتان لەبیرە؟ فەرموون لە کۆمنت بۆمان بنووسن.